احنا اليوم نلاحظ المراحل النهائية من أعمال تأهيل سد دربندی خان. تێبینی قۆناغەکانی کۆتایی کارەکانی نۆژەنکردنەوەی بەنداوی دەربەندیخانمان کرد. توانیمان ئەم پرۆژە گرنگە تەواو بکەین کە ڕوبەڕووی بوومەلەرزە بووبەوە لە کۆتاییەکانی ساڵی 2007. جێگەی شانازیە بە توانای کادرانی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی حکوومەتی فیدراڵ و وەزارەتی کشتوگاڵی هەرێم بەبێ پەنابردن بۆ پسپۆڕی بیانی، ئەوەش دەستکەوتێکی گەورەیە لەم ڕۆژەدا. هەمووان لە وەرزی لافاو تێبینیمان کرد بەنداوەکە گەیشتۆتە بەدەستترین ئاستی توانای خۆی وەتوانی وڵات ڕزگار بکات لە لافاو دابشکردنی ئاو. ئەمڕۆ قۆناغێکی تەواوکاری جەستەی بەنداوەکەی و گەیشتونێتە ئەنجامی ئەرێنی. ئێمە توانی با بڵێن گەیشتینەوەی کە ئێستا لە قۆناغی کۆتایی داین بە گەیشتنەوە تاقەی تەسمیمی بەنداوەکە لە وەزعێکی زۆر چاکدای ئێستا دەتوانین تا مەنسوبی فەیەزانیش ئاو خەزن بکرێ. ئێمە هاتنەکەمان لێرەدا هەرەوەی ئەعلانی کەین کە ئەو ترسەی یاخود ئەو بوومەلەرزە خەتەرناکەی لە ناوەڕاستی مانجی 2007ەوە لە بەنداوەکەیدا بەڕاستی ئێمە لەو ڕوادانە بتوانین ئەو ئینجازە گەورەیە سەر بگرێ، بەڵام خۆشبەختانە هەر بە لەژێر دەستی کادیرەکانی عراقی با بڵێن بە وەکو باسم کرد لە هەردوو وەزارەتی بەغدا و هەولێر برێن هەرێمی کوردستان توانیمان ئەو ئینجازە گەورەوە دەست بێهێنین. ئێستا خۆشبەختانە سەدەکە لە وەزعێکی زۆر چاکدایە و